سڵاتە لەبێ بەڕێزان لە بەرنامەی سەکۆی گەنجانەوە لەگەڵتانی من ئالام محەممەد پەرستارم بۆ ڕۆنامەی دیپلۆم هەیە لە بەشی پەرستاری و هەروە کۆرسی پزیشکی بەبێ بەرامبەر دەبەخشین بە قوتابیانی بەشە پزیشکەکان. ئێمە لە بەرنامەی سەکۆی گەنجان بە دوای ئەو گەنجە داهێنەراندا دەگەڕین کە دەیانەوێت کۆمەلگا بگۆڕن و سوودێک بە کۆمەلگا بگەێنن. بێگومان بەرنامەی سەکۆی گەنجان دەبێتە کۆبوونەوەیەک بۆ ئەو گەنجە داهێنەرانەی کەوا دەیانەوێتن ئەو سوودە بە کۆمەلگا بگەێنن. ئێستا لەگەڵم بن با بچین بەشێک لەو گەنجانە بناسێنین و گفتوگویان لەگەڵدا بکەین. سلااف سلام ڕاشۆدەم دەرچێ کولیژە ئەندازۆریمە بەشێکارە بۆ کۆمپیوتەر و داهێنەرم لە ئینستیتوتە داهێنە نوێگەریە کوردستانێ ئەڤروکە بەشدارم لە بەرنامە سەکۆ گەنجان بۆەوەی بەرهەمێن خۆیان داهێنەرانە فێشانی گەنجان بدەین بۆ هاانەوان بدەین کە ئەویش بیرروکەن خوێن داهێنەرانە بکەنە بەرهەمەک و پێشکەشی کۆمەڵگەی کوردی بکەن. لە سەکۆی گەنجانەوە سڵاوتان لێبێت من دەشنێشتوان قوتابی بەشی پزیشکی بەشدارم لە مێدیکۆ گەورەترین و یەکەمین پێشانگای تەندروستی لەسەر ئاستی کوردستان و عراق. هیوادارم هەموو کات گەنجانمان بەشدار بوون و پرۆژانەی کەوا خزمەت بە مرۆڤایەتی و کۆمەلگا دەکەن. لە بەرنامەی سەکۆی گەنجانە بەخێر هاتتان دەکەم. من ناوم زینە کەمالە بڕوانەوەی ماسترم هەیە لە ئەندازیاری پرۆگرام سازی. پرۆژەیەکم هەیە لە بۆ نابستانە بۆ دروستکردنی فەرهەنگێکی ئۆنلاین بۆ هەموو ئاماژەکانی زمانی کوردی. پەیامم لەو گەنجان ئەوەیە کە کار دەکەن لەسەر پرۆژەی قۆناغی توای زانکۆ بیرۆکەیەکی جوان دەربینن بۆ ئەوەی دوای زانکۆشکای لەسەر بکەن سوودی بە کۆمەلگا بگەینن. لە سەکۆی گەنجانەوە ئەم کاتتان باش. من سامی عەبدوڕەحمانم دەرچووی ئەندازیاری تەلارسازی و هەروەها دەرچووی دەروونزانی. ئەوەی کە من زۆر تەرکیزم لەسەرەتی بریتیە لە ئەنجامدانی کۆمەڵە تێستی دەرونی تایبەت بە دەستنیشانکردنی توانا و لێهاتوویەکانی گەنجەکانمان لە پێنای ئەوەی کە لە داهاتووە بەرهەمدار و داهێنەر بێت. سڵاتە بەڕێزان بەخێراتم بۆ بەرنامەی سەکۆی گەنجان لە کەناڵی کوردستان 24 بەرنامەی سەکۆی گەنجان وەکو دەزانن چەندگەزێک کۆ دەبنەوە کەوا باسی بەهرەکانی خۆیان دەکەن باسی ئەو داهێنانە دەکەن کە خۆیان بەرهەمە هیناجەب داهێنانەکە چ بەدەست بیتن یاخود چ فکری بیتن. ئێمە وەڕۆکا وەکو بەشدار لێرە ئامادەین وطبعا ئەمە هیچ پێشکارێکمان نییە لێرە دەبێت ناو خۆمان پێشکارێک هەڵبژێری اینجا نازانم ئەنگۆ ڕاتان چێ لەسەر ئەوەی کەوا ئەمە ئێستا لە کاتی قسەکانم حەزم کرد خاتە دەشنی هەڵبژێری هەم بەتەنیش خۆم موزیکە ڕاتە لێ بیتن پێم باشە سپاسان دەکەم سپاسی متمانەیەوە دەکەم. سەکۆی گەنجان ئەم جارە جیاوازتر لە پرۆگرامەکانی دیکە جگەلەوەیکەوە گەنج دانیشتوونە گفتوگۆی بابەتی زانستی پزیشکیش دەکەین ئەم جارە بە حکمی ئەوەی کەوا لە مێدیکۆ بەشدارین. حەز دەکەم لە مامۆستا سامی عەبدوڕەحمانەوە دەست پێ بکەم کە بەڕێزیان ڕاوێژکاری پەروەردەینا و بزانم اختصاصی دیکەشتان هەیە جا حەز دەکەم مامۆستا خۆی ئاماژە پێ بکاتن و بۆچی لێرەشە بۆ لێرەیە. سڵاتان لێ بێم کاتتان باش خۆشحاڵم کە ئێوەی بەڕێزم لە نزیکەوە ناسی سواز بۆ کوردستان 24 بۆ سەکۆی گەنجان. بەڕاستی دەستخۆشی لەم پێشنگایەکەم چکە دەرفەتێکی زۆر باشە بۆ گەنجان بۆ پەرەپێدانی تواناکانیان و دەرخستنی بەهرەکانیان. بەڵێ وەکو جەنابەت باس کرد من اختصاصی یەکەم ئەندازیاری تەلارسازیە و پاش ماوەیەک لە کارکردن لەو بوارە چوومە بواری دەروونزانی و اختصاصی دووەمم بەکارێتی دۆم لە دەروونزانی هەڵبژارد یعنی تۆزێک لێک دوور نەبوونم دانیا. من هەمیشە ئەڵێم خۆزگا لە 2011 و 12 کەسێک هەبوایە بیوتایە کاکە ئێمە شتێکمانەیە بە ناوی سایکۆلۆژی دەروونزانی و بەهرە و توانا و لێهاتووی تۆش لەمەیە باشە لەسەر بنەمای نمرە قەرار مەدە بڕیار مەدە. اینجا ئەمە پەیوەستەکەمەوە بۆ بابەتی کە ئەمڕۆ من لێرم لەم پێشنگایە بەشداریم کردووە. تێستی IQ-مان هەیە کە یەکێکە لە بڕوا پێکراوترین و گرنگترین تێستە دەرونیەکان بۆ دەرخستنی توانا و لێهاتوویە کۆگنەتیڤ پرۆسسەکان توانا و لێهاتووە معریفیەکانی مرۆڤ و بە گوێرەی ئەم تێستە ئێمە ئەتوانین بزانین کە ئاستی زیرێکی کەسەکان چۆنە و تەمەنی هزری چۆنە و تا حدێک ئەتوانین بزانین کە لە چ بوارێکە توانای باش و سەرکەوتنی هەیە. بۆیە تۆزێک بە کۆمەڵایەتی تر قسە بکەم ئەوەنە خەمی کردووە بە دڵماکە بوارێکم هەڵبژاردووە کە لەگەڵ توانەکانی منان نەگونجاوە. ئێستا بەڕاستی ئەمەوێ کە گەنجان هۆشیار بکەمەوە بە تایبەتی لە قۆناغی 12 کاکەوەرن سەرەتا کۆمەڵە تێستی خۆتان بکەن توانە و لێهاتووی خۆتان زان لە بوارێکا باشن بچنە بوارەوە نەکە دەرەجیان نمریان چ شوێنە گۆر دەگرێت بچنە ئەو شوێنە بەڵکو خۆیان لە چ بوارێکدا باشن خۆیان لەوە بدۆزنەوە. بێگومان دەرچن لەو قاڵبە کۆمەڵایەتی زەخت و فشارە خێزانی و کۆمەڵایەتی و قوتابخانانەی کە ئیخەنە سەر تێستەوەمان پێ بیتم پرسیارێک دەکەم ئەو ئەفاکەتەرانە چینەکە ئەو هێز و چیانێت دوان گەنجان دیار دەکەن کە IQ پێ دەکەین مەسەن IQ
خۆی بە گوێرەی توێژینەوەکان زۆر 1970 بۆ 1970 ڕێژەی زیرێکی لە DNA دایک و باوکەوە دەواتە بۆ ماوەیە 120-130شی لە ژینگە و لایەنی کۆمەڵایەتیە توێژینەوە کراوە ئەو منداڵانەی کە لە تەمەنی دوو منداڵانەوە لە تەمەنی 3 ساڵیە ئەو منداڵانی کە سترێس و قەلەقی و ناڕەحەتی زۆریان لەسەر بووە قەبارەی مێشکیان بچووکتر بووە لەو منداڵانەی کە لە خۆشی و لە یعنی دایک و باوک توانیانە مامەڵەیەکی دروستی لەگەڵا کاکسەمێتانی ئەمە بڵین کەسە لە داهات و خۆزگە ناخوازی بڵێ لە 2025 خۆزگە کەسێکە باهای بە من گوتەوە یان ناچگەستی کاکسامیمان گەشتی ئەوەرمۆنجە ساعت بۆ ئەندازار تاوا کردیە لە بۆ ئەندازیاریش وا دەکەن کە شخصەکە فراوانتر بیر بکاتەوە ڕاستە هەست ناکەی ئەتو کە ئەندازار تاوا کردیە وای لێ کرد سەرکەوتتربی لە دەرون ناسی کە بیرەکەت فراوانترە فکرەیەکی زۆر جوانە بێگومان بواری ئەندازیاری لەگەڵ قسەکەی جەنابتان بە تایبەتی تەلارسازی زۆر مێشکی مرۆڤەکان فراوانەکە بۆیە سوودم لێ وەرگرتووە لە بوارەکە خۆم و یەکێک لە ئامانجەکانم لە داهاتوو ئەوەیە لە بواری ئارکیتێکچرال سایکۆلۆجی بخوێن و خزمەتی پێ بکەم دەستەکان خۆش بە کاکسامی سپاس دەکەم هەندەسەر مرویت کات کو مرۆڤ زیاتر ژیانێ بگەیتن و زیاتر تشتی بگەیتن دەست و سەرکەفتی بێ بەرستار ئالانمان لەگەرا من یەکێک بووم لەوانەیەکەوە لە پێشووتردا قوتابی بەڕێزیان بوومە تەمەنمان زۆری فەرق نییە بەڵام کاتەکەم مەرحەلەیە کردو بووم ئەو ماشەڵا پسپۆر بوو لە بوارەکەی خۆیدا و کۆرسم لەسەر دەستی بەڕێزیان وەرگرتیا دەبینم کەوا زۆر ساڵاکی کاک ئالان حەزەکەم هەندێک باسی ئیشەکانی خۆت بکەیت طبعا ئەمن ئارا محەممەدم پەرسەر محەممەد بەڵێ ئەوەی کەوا من دەستم پێ کرد سەرەتا لە پەیمانگەی پزیشکی وەرگیران پەیمانگەی پزیشکی هەولێر طبعا ئەگەر سەیری شوێنەکە بکەی لەوانەیە شوێنەکە بە چاو بچووک بیتن و لەوانەیە کەسەکە بۆ شوێنەدا بڕ ببینیتن بڵێ لەوێن دەر کەسانە دەستێک دەخین لەو شوێنە بچووکە بەڵام بە پێچەوانەوە ئەوەی کەوا حەزی لێ بیتن ئەوەی کەوا ینی هەست بکە شتێک لە ناخیدا هەیە کەوا بەرەو پێشەوەی دەباتن پێگومان داهێنانێک دەکە کەوا جیاواز بی لەوانەیە دیکە با ناوینێنێ داهێنان ناوی بنێ شتێکەوە سوودی دەبیتن لە کۆمەڵگا باشە ئێمە بڕیارمان دەکەوە شتێک بکەین بۆ خۆم یانینەک ئێمە بڕیارمان دەکەوە شتێک بکەین جیاواز بیتن تەمە ئێستا کۆرسی پزیشکی باشە هەمووتان دەزان کەوا کۆرسی پزیشکی هەیە باش کەسمان کۆڵی لەوە ناگەن کە پێشوو هەبوو لە داهاتووش دەبیتن بەڵام ئامانجەکەی هەر کەس و ئامانجێکی هەیە کەسێک ئامانجی داهاتە کەسێک ئامانجی خۆ دەرخستنە بەڵام ئامانجەکەی ئێمە بەجددی کۆرسەکەی من ویستم تەنها بۆ پەرستاران بی و ئامانجەکەم ئەوەیەکەوە ڕاستکردنەوەی کاری پەرستاری بی لە کوردستان وەلا عێراق بابن بە تایبەتی چونکە بۆ پەرستار نەدید لەگەڵ خۆمان دەیخوێن سەرەتا دەیگوت ئەمن لۆی هاتیمە لۆچە لۆی داهاتوو لە سەیدەڵێک ئیش بکەم لە دەرمەخانەك ئیش بکەم 500,000 موچەم هەبێتن و بەسمە یان هەیە دەهات یەکەم ڕۆژەوە سکەڕ بێک و سەمایەکی لە من دەکردبی ئەوەی بزانیتن بەکاری بینیتن وێنەی پێدەگوت و بڵاوی دەکردەوە لە کۆمنت بەیان دەنووسی جوانترین دکتۆرمان و هەر بژی دکتۆرەکەمان نازانم دەسیری لێ دەکەم لەباتی دڵ بە شتانە خۆی دەبێت دڵ بە شتانە تەنگ بیتن من کاتە کەسەکەن دەڵێ دکتۆر دەڵ بە مەڵە دکتۆر دکتۆر نیمە من من ئیشی خۆم دەکەم تەوان ئەمن ئیشی خۆم دەکەم ئیشی دکتۆر جیای ئیشی من جیای ئیشی دکتۆر چارەسەرە ئیشی من چاودێریە چاودێری ئەو فکرێکەوە کاکەلان هەیتی زۆر جوانە یعنی هەوڵ دەداتن ئەو کەم کوڕیانی کە مەسەلە لەلایانی تەندروستی هەیە پڕی بکاتەوە هەوڵەکە تاکە کەسیە بەڵام گۆڕانکاری گەورەش بە کەسی گەورە دەکرێتن دەستەکان تەمەنەکەمان بچووکە بەڵام ئیشەڵە ئامانجەکەمان هەیە ئەکید وایە دەستەکان ئەندازیار ڕۆوان هەرچەندەم چەند ڕۆژار هەڵم دەکرد دەمگوت دکتۆر ڕۆوان لەبەرەوەی داهێنانەکەت لەگەڵ کۆمەڵک لە پزیشکان بۆ دەستخۆشیت لێ دەکەم حەز دەکەم هەندێک باس لەو داهێنانی خۆت بکەیت دەستپێکی وەختەمە دەست پێکردی پرۆژێکی زۆنکێمە بوو مە گوچۆنێک دروست کرد بوو کەسێت نۆبینا کۆری بکەتن بوو هۆدنوچوونێ ئەف گوچۆنە وەختەمە دروست کردی مە فیدباکی کەسێت نۆبینا وەرگرتن مەدید استیفادە هەی وەختی من ئەو شۆرە دیدی کو دەشێمە گەنجێک ژیۆنە کەسێکی نۆبینا ڕزگار کەم یان ڕووناکتر لێکەم من هەوڵدا وەکو ستارتەپێکی دۆ مەزرینم بنۆڤێگۆی دەرمەیت کۆریۆ vێچینۆ جوۆکی بکەین و پتر ینی استیفادەی لێ ببینن نوکە ئەو گوچانەمەوە دروست کردی و ئەم هەوڵ دەدەین بەرهەمێن دیتریش دروست بکەین بوو کەسن خودم پێدێن تۆیبەت کۆریۆ باسی ئەو گۆچانەکەی چۆنی کار دەکاتن گوچانەکە بەخۆی سنسەری پێوەم سنسەری پێوە هەین مەسەن هەر شتێک بێتە ڕێکەوەی دۆ تێتە ئەگەدۆرکردن مەسە هەر چەند شتەکە بەزەبەت هەر چەند شتەکە لە نزیک بیتن دەنگەکە تێتە گۆڕین بەوەی ئاگەدۆر بێ شتەکەی نزیک بووی و تێتە شەحانکردنەوە و هەروەها دشەی لەرزینە بوو زیادکەی ڤایبرێشن و نوکامێکەوە لەسەر هەندێک کەین و ئۆبجێکت دیتێکشنە بوو زێ دەکەین بڕێکە ئارتفیشال ئینتەلیجەنس ژیری دەست کرد
دەستەکان خۆزێت زۆر سپاس ئەندازیانڕەوان بەڕاستی پێویستمان بە گەنجی داهێنەرۆک ئێوە هەیە کۆمەلگا پێویستی بێەوە هەیە خاتوزینە شتێکێکە لەو خاتونانەیەکەوە داهێنەرە بۆ بزانم ئێستا خەریکی ماستەرەکەت بوویت وایە یا ماستەرەکەت هێناوەتەوە من کە قۆناغی توایمی زانکۆ بووم مەسە پرۆژەیەکی کرد دەربارەی سەر نابیستەکان بوو بەڵێ بۆ ئەوەی یارمەتیان بدەین لەگەر تەکنۆلۆژیا دواتر لە هەمان ساڵ بریارمدا ماستەرەکەم دەست پێ بکەم هەتا نەفسی بابەت بەردەوام بم لەسەر ئیشکە ئێستاش خەریکم ئەو نفسی بابەت بکەمە ڕاستیە کە هەموو نابیستەکان بەکاری بینن من پەیام هەیە لە قوتابی زانکۆیەکان خاصە ئەوان دەبنم پۆلیتار کە ئەوان عادەتەن کە پرۆژەیەکیان پێدەدرێت پرۆژەی کۆتایی ساڵ پێدەڵێن هەوڵ نەدەن تەنها پرۆژەیەکی بەس لەسەر کاغەز بمێنێ و تەواو لە بیریکەن کە یاخود بابەتێکی دووبارە بێ هەوڵدەن نوێگەری بکەن بابەتێک بینن بیرۆکەیەکی نوێ بینن کە بتوانن پاش تەخەرۆجش ئیش لەسەر بکەنە ڕاستیە سوودی لێ ببینێ بە هەماشتەوەی ئەو پرۆژێ جەنابێت دەستەکان خۆشوێتن بەڕاستی زمانی جەستە هەیە تێ دەگاتنکەوە ئەوەی کەوا نابیست بێ هەمویان یەک زمانی جەستە بەکاردێنن بەڵام پێویستە هیوانیش کۆ بکرێتەوە چونکە ئێستاکە من دوو کەس دەبینم نابیست بوو لەیەکدی تێ نەدەگەشتن چونکەوان حرەکەی جوڵە و ینی جوڵەی جیاوازیان بەکاردێنا بەڵێ ستانداردەکە بێت هەمیان لێ تێ بگەن وەک ئەتو گوت زمانی ئاماژە جیاوازە لە وڵاتێک لە وڵاتێکی بۆ زمانێک بۆ زمانێکی تریش لە زمانی کوردی کارکردن لەسەر زۆر کەمە ئەویش دەرفەتە بۆ گەنجەکان کە ئیشی زیاتر لەسەر بکەن زیاتر بەرەو پێشی بن و ئەوانی زۆر دڵیان پێخۆشەوە ئەو پرۆژێتی چکەلەوەیکەوە هاوکارە بۆ کۆمەڵگا دەچێتە جانبێکی خێریشەوەکەوە ئەوانش دڵیان پێخۆش دەبێت دەبینینکەوە حکوومەت بۆ نمونە گرنگیان پێدا توێژینەوە لەسەر ئەم بابەتە دەکرێتن کە نابیستەکانش پرۆژەی وای دەبینن هەست ناکەن ئەوان لە دەرەوەی کۆمەلگان هەست دەکەن ئەوانش بەشێکن لە کۆمەلگا دەتوانن ئەوانش بیرڕای خۆیان هەب باشە هیچ هەوڵێک نییە نێودەوڵەتیان بتوانرێکە زمانی جەستەی یەک بخرێتەوە بۆی هەمویان بە باشی لە یەک تێ بگەن هەوڵێک هەیە یان سیستەمێک هەیە لەسەری بڕۆن لە وڵاتە پێشکەوتووەکان زمانەکان هێناوە پێی دەڵێن international sign language واتە زمانی ئاماژای دەوڵەتی نێودەوڵەتی ئەو زمانە لە کۆنفرانسی زانستیەکان بەکاردێنن بۆ نابیستەکان کە هەمویان یەک زمانی ئاماژە تێدەگەن بەڵام کە بڵێ لە نێودەوڵەت لە هەموو شوێنێک نا بەڵام ئەو زمانە لە جێی زانستی بەکاردێت کەواتە ئەو زمانی کە جەنابەت ئیشی لەسەرەکەی کوردێنراوە یان ئینتەرنەشناڵەکەی هێناومانە داغڵیمان کردووە زمانی فۆرماڵ و بازاڕیمان هەیە لە ئینتەرنەشناڵەکە بەسی فۆرماڵەکە بێتین حدا گوشە بە جوڵە پێمان بڵێ مەسەلا ئەمەمانایەکی ئەوەیە بەڵام ئەو شازە جوڵی بۆ بەکاردێنن مەسەلەن ئەگەر بڵێن سلااو بەڕێزان بەخێبێن تانی بڵێ ئەوە سلااوەکەیە ئەوش هەمویانە ئەوش برادر هەن تەوقع دەکەم برادەکەن برادران بەخێر زۆر زۆر لە ئیشارەتەکانە دەست خۆش بێتە زمەتێکی گەورەی بەڕاستی ئالم پرسیارەکە شلم کە بزان ئەم لە لێرە خەرچێ پێشکارەکەم بزانین ئەو چی بەهرەکەی چییە؟ ئێمە کە لێرەین ئەپلیکیشنێکمان هەیە بەناوی دەرگاکان و کورسی ئۆنلاینی تێدایە کورسی ئۆنلاینەکان چەندوارێکی جیاواز دەگرێتەوە ئەوەنی هەر لە یەک مەجال دابێتن لە مەجای خود پێگەیاندن هەمانە و بە تایبەت بۆ پۆلی دوانزەکان بۆ پۆلی دوانزەکان چۆنچۆنیە کۆرسەکە ئەوەیە مامۆسای تێدا بێت بابەتەکان باس بکاتن بەڵکو ئەو کەسە چۆنچۆنی کاتەکانی خۆی ڕێک دەخاتن چۆن دەتوانێت بەسەر ئەو ترسە دەرونیکەوە هەیەی زاڵ بێتن و جگە لەو کۆرسانە کۆرسی دەرونی شوان هەیە بۆ کەسانی دیکەکەەوە پۆلی دوانزە نەبن و لە هەما کاتدا ئەم ئەپلیکیشنە کتێبی دەنگی تێدایە جگە لەوەی کە کۆرس لە بواری بازرگانی لە بواری گرافیک دیزاین ئەمانەی تێدا دەبێتن بەڵام گرنگترینشت کەوا تێدا ئەمە حەز دەکەم باسی لێوە بکەم ڕێکخراوێکمان هەیە ڕێکخراوکە بەناوی ڕێکخراوی خێفازی دڵنەوەیە یارمەتی ئەو منداڵانە دەدەنکەوە ئۆتیزمیان هەیە یاخود توانای قسەکردن یان نییە کە دەبینین ئەوانە لە کۆمەڵگا دابڕاون ینی دایک و باوکی پێی شەرمە بیباتە ناو خەڵک دەستنە شوێنێک ئەو مناڵە لە ماڵەوە بەجێ دێڵن لە ژوورێک دەکە لەسەر قوفل دەکەن نابێت ئەو مناڵانە وا لێ بکرێت ئەمە وا دەکە زیاتر دەرونی تێک بچێتن بەڵکو ئەمانە دەبێت دووبارە ترێنینگیان پێ بکرێت ڕاهێنانیان پێ بکرێت بێنەوە ناو کۆمەڵگا جا پرۆژەکەی ئێمە ئاوایە لە قوتابخانەکان پۆلێک دابین دەکەین و پسپۆڕی ئەو بوارە دێتن ڕاهێنانیان پێ دەکاتن دووبارە دەیان هێنێتەوە ناو کۆمەڵگا ڤیدیۆکەی لەوێ سەری هەڵەکەوە بڕیاردرا ئەو ساڵ ئەوزەم لەو ساڵەوە بیان لە ساڵی پارەوە بوو لە کەسانی ئۆتیزمیش منداڵی ئۆتیزمی لە قوتابخانە حکومیەکان بخوێنن ڕاستەوە
خۆی ئەو منداڵانەکەوا دەچوون مامۆستاکان زۆر کێشیان لەگەڵ هەبوو چونکە قوتابێک لە تەنیشتی زوو تێدەگات ئەوازانێ ئەوی تەنیشتی گوت شێتە یان بەدایک و باوکەی گوت ئەمە بەکەڵ خوێندن نایەتن خێر ئەوان زیرەکێکی تایبەت بە خۆیان هەیە شێت سەر بۆ کەسە خۆی بابەتەکە ببوورە ئەدبڕم خۆی ئێمە کە ئەڵین ئۆتیزم خەڵک زۆر بەهەڵە لەوە تێگەشتەوە ئازانێ کە ئەڵێ ئۆتیزم ئیتر ئاستی زیرەکی کەمە نەخێر ئێمە بێت تستی ئاستی زیرەکی ئەو منداڵە بکەین بزانین ئایا ئۆتیزمیەکەی کاریگەری لەسەر ئاستی زەکایی کردووە یانی ژنا بە گوێری ئەوە مامەڵە لەگەڵکەی ئەو من یەک پێشنیارتان بۆکەم بەڕاستی ئێستا مامۆستای پسپۆرمان نییە شارەزایی هەبێت لە منداڵی ئۆتیزمە کاتێ منداڵێک ڕیهابلیتیشنی بۆکەن ئەی بنەوە پۆلەکان لە قوتابخانە ئەبێ کەسی شارەزا لەگەڵی بێت قسەکەش مەگە پێ بڕی ئەمە توانین ئەوە چارەسەر بکەین بەچی بە ئەنجامدانی کۆرس لە بۆ تدریم ڕاهێنان بەڵە شتێک هەیە بۆ نمونە ئێمە لە پەرستاری ئەو پرۆگرامی کە دەیخوێنین 4 ساڵ یان 2 ساڵ لە هەندێک بابەتی دیکە هەیە نایخوێنین بەڵام لە مقابل چی هەیە کۆرسمان هەیە کۆرسەکە وەردەگرین بڕۆ ناوی باوەپێکرا وەردەگرین دەتوان ئیش لەسەر بکەین بەو شێوازەیە جا من مەبەستم چی بوو مامۆستاکان لە پرۆسەیەکی ڕێکخراودا وەزارەتی پەروەردە بە تایبەتی پۆلی 1 و 2 سەرەتایی ئەو مامۆستانە کۆرسیان بۆ بکاتەوە بۆی چۆن مامەڵە بکەن لەگەڵ منداڵی ئۆتیزم نەک منداڵێک ڕیهابلیتیشنی بۆ کراوی یەکسەبی بێتە پۆل و مامۆساوکەوانی دیکە ڕەفتاری لەگەڵ کە ئەمە هەڵەیە بەڕاست ئەمە بۆ مامۆستاکەش زەحمەت دەبێتن ئێمە دراسەمان هەیە پارەکە مناڵ هەبوو نێ دەتوانێت قسە بکاتن ینی کێشەی قسەکردنی هەبوو بەڵام کەسی ئەم ساڵەکە یەکەمی پۆلەکەی خۆیەتی کەواتە ئەو ترێنینگانە زۆر سوودی دەبێتن بۆ ئەو منداڵانە دەتوانن دووبارە بێنەوە ناو کۆمەلگا ئەمانش لە داهاتوو کەسی گەورەیانی دەردەچێتن ئێستا حالیان دەستگای خێرخوازی بارزانی سنتەری ئیماراتی ئۆتیزمی هەیە چیمان کردووە لەوێ لەگەڵ ئەوەی کە منداڵەکان ڕیهابلیتیشنیان بۆ کرێوەچێتەوە پۆلەکان مامۆستاکانیش ڕاهێنینەوە بۆی کە بتوانن چۆن مامەڵەیان لەگەڵا بکەن و ئاشنیان بکەنەوە بە کۆمەلگا بەگشتی ئافقات دەکەم ببوورە احتیمالە کەسەکە بیت ئوتیزمیش هەبیتن بەس شیۆنەکە بیتن گەلک کەسێ دیکە بەهێزتر بیت ئوتیزم لێ نەبیت بۆی ئاماژەم پێدا پێویستە تستی تایبەت بکرێ بۆی دەستنیشان بکرێ ئایا ئۆتیزمیەکەی کاریگەری لەسەر ئاستی زەکایی کردووە یان نا خۆ گەلک کەس دیتین مەسەن نۆبینۆنە و شیۆنە زیاتری کەسانێت ئۆسۆیەتن مەسەن خۆدە تاوڵەت شیۆنە کۆلێبری بە شیۆنە کۆدیکەوە دوێ بەڕۆمبەروێ مەسەن شتێکی دیکە دە زوورە زیرەکە بێگومان ببوورە ئاماوەسە سامی بۆ ئەم بابەتیانە بێت حکوومەت هێشانەکە زیاتر هاوکار بێتن ئێمە وەکو ڕێکخراوێک توانی ومانە چەند شوێنێک چاپ بکەینەوە بەڵام هێشتا خۆ ناتوانانی هەموو کوردستان چاپ بکەینەوە هەوڵەکانمان بۆ تەنها لە یەک شار بێت بۆ هەموو کوردستان نەگرێتەوە کاتە حکوومەت دەبێت زیاتر گرنگی بۆ بابەتە بداتن و هاوکار بێتن لە چارەسەرکردنی ئەم کێشەی هیوادارین باشە ئێستا هەرکەسە خۆمان ناساند و بارەکان و ئەوانەی کە ئەنجاممان دایا گوتمان واشتێکی گرنگ کە بکە بستم باسی بکەم تەکنۆلۆژیا پزیشکی چکە ئێرە پێشانگای مێدیکۆیەوە ڕاستەیەنە تەکنۆلۆژیا پزیشکی لێک کۆبوو ئێستا من بۆ منە پەرستارم ئەنگۆ لە باری تەکنۆلۆژی ئیش دەکەن ببێت تو زمانی دەستە بووی تو تەکنۆلۆژی بوو ئەوەی توش ئایپی تێز بوو تەکنۆلۆژیا زمانی دەست بەس تەمام زۆر چاکە دەتوانین ئەو دووە پێک بەستینەوە واشتی گەورە دروستکەن وەک تو ئێستاکە یارمەتی چ یارمەتی بۆ من نبینە دایکەوە بەهۆی تەکنۆلۆژیاوە ئیش ڕۆژانیان ئاسان بیتن باشە واتە تۆ چت کردیە بەهۆی تەکنۆلۆژیاوە لایەنێکی خراپی تەندروستی ئەوانە چی لێ کردیە ئاسان کردیە وەکو بڵێ لۆیانە ساهل کردی باشە ڕاست جاوە زۆر گرنگە تەقان گرنگی بە تەکنۆلۆژیا بدرێت لەگەڵ پزیشکی ئامانجی مێدیکۆش بزانم هەر بەو شێوازە بێت ئێمە دەتوانین زیرەکی دەستکردش لە ئێستا ینی لە خزمەتی تەندروستی بەکاریوێنین زۆر کەس لە دروستکردنی ڕۆبۆتا کێشەیەکی هەیە دەڵێ ئیتر لە داهاتوە ڕۆبۆت دەست دەکرێت بەسەر ژیانی مرۆڤ و مرۆڤ هیچی پێ ناکرێت نەخێر ئێمە توانین ڕۆبۆت لە سوودی خۆمان لە قازانجی خۆمانە بەکاریبێنین کار ئاسانی بۆ خۆمان بکاتن مەسەن ئەم شین ئەی وەکی ئۆمرۆزێکی یاتیۆدی بکۆبین بوو ژۆنە خۆڕ و ژۆنە و زیاتر پێش بخین بۆرە تەکنۆلۆژیەوە من یەکشتی گرنگ لەو ڕۆبۆتانێکم لە مێدیکۆ دیتم پرسیارە یەکەی وەڵام دەداتەوە نەوەکو ئیشی دوو بکاتن وەکو بۆ نەوەکو دکتۆر وەکو پەرسەری وەکو هەر شتێکی دیکە کۆنێکتی چ کرایە زیرەکی دەست کرایە تۆ پرسیارێکی لێ دەکەی وەڵام دەداتەوە بۆ لاو نەخۆشخانەکان ئەمە توانین دای بنین چ بکاتن شتێکمان نەزانی پرسیاری بکەین سپی زەکە تەلەفۆن لە فڵانە کەس بکەین بۆ شێوازە بێتنەوە لەوتایداوی کە ڕۆبۆت بەڕێوە دەباتن مرۆڤە پیا بووە لە کۆمەلگەی نێودەوڵەتی بەتایبەتی ناو خەڵکە ئامەکەیە بەهۆی ئەو فیلمانەوەیە کە بەرهەم هێنراون لەسەر ڕۆبۆت ویدیۆی گەلک تاسیرە لە فیلمەکانە وا دەرخراوە کە ئیتر مرۆڤایەتی دەوری نامێنێ و مرۆڤ بۆیە لە ژێر دەستی بێگومان ئەو لە بیر کرا کە مرۆڤ کۆنتڕۆڵیەکە نەگەڵ دەکرێەوە کاریگەری بوو لەسەرەوەی لە بۆ نابستانیش من ئەگەر مەسەن لە شوێنێک شتێکان دەتوانن شاشەیەک دانێن یان کەسێک بینن کە ئەو زمانی بزانی شوێنێک شتەکان مەسەن مەعرەزە پێشانگایەک شتێک بی ئەوانش دێن
بەس کەس نبینە یارمەتیان بدەگەن لە شتەکان تێناگەن زۆر جوانە ڕۆبۆتێکە بێت تایبەت بە زمانی جەستە قسە بکات و تیان ئەگەر بگەێت ڕۆبۆت بی ئەگەر شاشێک بی کەسێکیش بیان زمانەکەی بزانی هەتا بزە زیاتر هەستکەن ئەوەنش بەشەکن لە کۆمەلگا دەشنە قۆناگە پرسیارێکی لەنگو بکەم ئەم چەوە بشین وێ تەکنۆلۆژیەت نۆف کۆمەلگەی کوردیەوە پەرە پێ بدەین زیاتر بۆن جورە بەر هەمان زێدە بکەین مە پێویستی بچە جورە دەستگا هەیە چ جورە دامەزراوە هەیە کۆری کۆریۆ بۆن گەنجۆنە بکاتن بکاتن کردم لێرە هەتاوەکو مێجیکۆ نەکرا بۆ ئێمە نەمان دەزانێ هەمە گەنجە چاکەمان هەیە لە بواری تەندروستیە لە بواری پزیشکیە بەڵام کاتەکردنەوەی ئەم جۆرە پێشانگەیانە هەر لە خۆیدا ناساندنی ئەو کۆمەڵە گەنجە بەهرەمەند و داهێنەرانەیە بە کۆمەلگادا کاتە لەسەر حکوومەت پێویستە زیاتر گرنگی بەم گەنجانە بداتن و بودجەیەکی تایبەت بۆوان تەرخان بکاتن بەزەبە چونکە مەگەلێک گەنجێتەن خودۆن شیۆنن بەهرێتەوە بە شۆرتی نەدەویت ئەو وۆن بەهرۆبی نەدەرێت کۆمەلگەی پێش بخین خۆی بەڕای من ئەبێ ئێمە بیرۆکەیەک بڵاوکەینەوە کە هەر هەمومان پێکەوە جوانین هەر هەمومان پێکەوە گروپ دروستکەین و بەرهەموو داهێنانمان هەبێت واتە ئێمە بێ بەڕای من بیرۆکەی فەلسفەی پەروەردەی ئەم وڵاتە لە یەکەم و دووەم بوونەوە بگوازینەوە بۆ بەرهەمداربوون و داهێنانکردن لە دوای 15 ساڵ ئەم فەلسفەیەمان بڵاو کردەوە وڵاتەکەمان لە وڵاتێکی بەکارهێنەرەوە بێتە وڵاتێکی بەرهەمهێنەر کە ئەمە ئامانجی هەموو وڵاتێک ڕکابەرێکە لە نێو خۆی بکەین نێودوڵاتی بێگومان واتە ئێمە عقلێتێک دروستکەین لە قوتابخانە ماینسێتێک دروستکەین کە بتوانین هەمویان پێکەوە بڵین کاکە ئێمە من لەوە باشم تۆ لەوە باشی لەوە باشی وەرن گروپێک دروستکەین ئامانجەکە هەموواتەوەکەری یەکدینە بێگومان بۆ من زینەخانش پێشنیارەکەم هەبوو طبعا ستا زمانی جەستە باشە لە بۆ ناویستان دەتوانین ئەمە زمانی ئاماژە بوو بەرە زمانی ئاماژە دەتوانین بیکەینە پرۆگرامێک لە خوێندن ینی ناکرێتن بەڕای مادەم تایبەتە بە کوردی دەتوانین ئەمە لە وڵاتی خۆمان بیخوێنی هەموو کەسێک لە ساڵێکە ساڵەکان دەرسێک هەبیێن کۆرسێک هەبی ئیزافی وەری گرن لەقل شتەکە بەسیطەکان ساوانی ڕۆژانە بەکاری دێنن ئەتان هەموو کەسێک فێر ئەو کەسەکە داهێنەرێتی سەرپەرشتی پرۆژەکە بکات ئاسمان دەبیتە پشگیریەک بوو کەسێ نۆبیستیش و کەسەکە بیتن لێ تێبگەیتە فکرەکە لەسەر ئەوەی ئێمە بێ 20 ساڵی داهاتوو بخوێنینەوە بە گوێرەی داهاتوو بڕیار بدەین سیستەمی پەروەردەی ئێمە لە چه ئاستێکا بێت بە بۆچوونی من ئەکرێ ئای زیادکەین ئەکرێ بواری تەکنۆلۆژیا زیادکەین ئەکرێت دەروزانی زۆر گرنگە چکە مرۆڤ ئەبێ لە خۆی تێبگا سەرەتا لە قۆناغی هێرزەکاریەوە بێ ئەو مرۆڤە والێ بکەین لە دەرونی خۆی تێبگا بزانێت چۆن ڕەفتارەکە بۆی مرۆڤێکی بەرهەمدار دروست بزەبێت مەڕوشەمبیریە بیت سەر ئەوەی بۆ شتێک کوام لێت ترسین و خولێ بدەینە پاش و بژین سەیتەڕێ سەرمەکەتە باسی ئەقلیەت و پەروەردە کرد پەروەردە گەلێک و گرنگەمە پلۆنەکە استراتیژی هەبیتەن بوو پەروەردە و ئەم هەزرۆ داهێنەرانە مێشکێت زۆرکۆدە بچینێنە پولۆ یەکەم ڕادەست پێ بکەین هەتە گەیتە ئۆستێ پولۆ 12 و سەرتردا گەلێک و گرنگام کللتورێ داهێنانێ نۆف خوددا بەڵاو بگەین خوشحاڵی بە مەسەن نوکاندێک دەستگوێت پەیدا بووین و ئەوی تشتەی دکەن ئەیویدۆری مەسەن پتر پۆڵ پشتی ئەوی تشتەی بێتەکردن و کللتورێ داهێنانێ نۆف کۆمەڵگەی کوردیدا بەڵاو بیدە ڕاستە ئەوەش بێگومان بەوە دەکرێت کە ئێمە بەڕاستی منداڵەکانمان لە یەکی سەرەتاییەوە هاان نەدەین بۆی یەکەم بێت و هەموو نمرەکانی دەدەبێ وەرە گرنگی پێ بدە بوارەکەی بدۆزەرە و لە باری خۆیان بە لە باری گرنگی پێ بدە با پەر بەخۆی بداتن کاتێ ماوڕۆکە کۆمەڵک پرۆژەمان باسکرا هەمووشی سوودی لە کردی پەروەردە ینی دەبێتن بۆ کۆمەڵگەیە کاتە هیوادار مۆزیری خوندی باڵا بەرنامەیە ببینێتن و کار لەسەر ئەو پرۆژانە بکاتن دەستان خۆکێکی بەرهەمدار و نیشتیمان پەروەر ئەوەمان دەوێت سەر ڕێکی تاریخ لە من دەستان خۆش پێ زۆر باز بۆ پێشکەشکردنەکەت سەش نێخارێ دەستان خۆش باز بۆ پرسان